لە ئاشاری ئەولێر دیزاینەرێکی کورد درێژترین جلوبەرجی بووکێنی لە سەراستی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دروست دەکات و لە پارکی سامی عەبدوڕەحمان نمایشی دەکات. زیاتر لە 8 مانگە کاری بۆ دەکەین لە بۆم کراسە 50 کەسی شارەزە کاری لەسەر کردووە. ئامانجی من لەم کارە زیاتر ئەوەیە توانە و لێهاتووی گەنجانی کورد بە وڵاتانی دنیا بناسێن کە ئێمەش خاوەن بیرۆکەی جوانین وڵاتی کوردستان بە دنیا بناسێنم کە بەرەو ڕێفراندۆم دەڕۆین. ئەم گەنجە نمایشکاری جلوبەرگەکەیە دەبێت چەند کاژێرێک بە پێوە بوەستێت بۆ ئەوەی جلوبەرگەکە نمایش بکات. خەڵکیش دێن و سەیری دەکەن، هەندێکیان بە مۆبایلەکانیان وێنەی دەگرن. هەستێکی زۆر خۆشم هەیە و جێی شانازی دەکەم کە من ئەوڕۆکە لێرەم و ئەو جلەم لەبەر کردووە و پەیامی من ئەوەیە کە بڵم کە کەسانی کوردیشان کە دەتوانن ئیشی زۆر گەورە بکەن. نمایشەکە لەلایەن کۆمپانیایەکەوە ڕێکخرابوو کە هونەرمەند لانە زەنگەنە سەرپەرشتی دەکات. ئامادەکاریش کراوە بۆ ئەوەی ڤیدیۆی جلوبەرگەکە بۆ کتێبی ژمارە پەیوانەیە جیهانیەکانی ناسراو بە گینس و چەند وڵاتێکی ئەوروپی بنێردرێن. دامان نابوو لە پارکی سامی عەبدوڕەحمان ببێت بۆ ئەوەی زۆر هەڵمادا شوێنە بدۆزینەوە کە 200 متر درێژ و هەمان کادا شوێنێکی گەورە بێ هاتوچوونی تیاابێ بەداخەوە نەبوو. قسەمان کردووە لەگەڵ فەڕەنسا ئەڵمانیا و هۆڵەندا کە ئەمانش ئەو پرۆژەیە بڵاو دەکەنەوە. دیزاین و نمایشکاری جلوبەرگ ماوەیە کە گەنجانی باشووری کوردستانی سەرقاڵ کردووە ئەگەرچی ئەزمونێکی نوێیە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەگشتی بەڵام گەنجانی کورد توانیویانە نمونەی جوانی کارەکانیان پیشانی گیان بدەن. بۆ ئەوەی پیشانی هەموو گیانی بدەن گەنجانی کوردیش خاوەنی توانا و سەلیقەیەکی جوانن. دیزاینەرێکی کورد درێژترین جلی بووکێنی لە باشووری کوردستان پێشکەشی ڕیفراندۆم و سربەخۆی کوردستان دەکات. دەرباز یونس ڕوودا و هەولێر.